ئەم جارە بە شێوازێکی جیاواز، ئەم جارە دوو هێزی سەرەکی زوتنەوەی گۆڕان و یەکێتی کە پێشتر ناکۆک بوون، کە پێشتر کێبڕکێ و ڕکابەرایەتیان هەبوو لە بین خۆیانە، ئەم جارە یەکیان گرتووەتەوە، یەکمان گرتووەتەوە لە ژێر دروشمی بە یەکەوە بەهێزترین لە ژێر چەتری هاوپەیمانی کوردستان، چکن بە یەکەوە بین ئەتوانین دیفاع لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، بە یەکەوە بین ئەتوانین شەڕی دەستور بکەین، بە یەکەوە بین ئەتوانین خاکەکەی خۆمان بپارێزین، بە یەکەوە بین ئەتوانین قەوارەی هەرێمی کوردستان وە کوردستانی بوونی قودسی کوردستان کە کەرکووکە بپارێزین. ئێستا لەگەڵتانین، دوای هەڵبژاردنیش هەر لەگەڵتانە بین و هاوکارتانە بین بۆ ئەوەی قسەی ئێوە بگات. ئێمە کە هاوپەیمانی کوردستانین بەرەو بەغا ئەچین، چوار ئامانجی سەرەکیمان هەیە. ئامانجی یەکەممان یەکڕیزیە، ئەو یەکڕیزیە کە هەر بە پێکێنانی هاوپەیمانی کوردستان هەنگاومان بۆ ناوە دەستپێکێکە، بەس ئەو یەکڕیزیە تەنها بۆ بانگەشە نییە، دوایی لە پەرلەمانی کوردستانیش هەوڵەین پەرە بەو یەکڕیزیەی خۆمان بدەین، بەو یەکڕیزیەی خۆمان دیفاع لە موچە و بودجەی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین، تاکو بتوانین خزمەت گوزاریەکی باشترتان پێشکەش بکرێ. ئێمە کە لە بەغا بەهێز بین، لە کەرکووکیش بەهێزە بین، بەو هێزەوە ئەتوانین دیفاع لە موچە و بودجەی ئێوە بکەین، بەو هێزەوە ئەتوانین خزمەت گوزاری باشترتان پێشکەشکەین. ئەمەمان پێ بکرێ، ئەو کاتە سەقامگیریمان پێ دابی نەکرێت.